بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە ستەم و سەرنجامی ستەمکاران دەکەین. بە درێژایی مێژوو ئەوەی میلەتەکانی ڕووخاندووە و بۆ چۆکی داهێناون تەنها و تەنها ستەم و زۆرداری بووە بەرامبەر بە ستەم لێکرا و چەوساوەکانی کۆمەڵگە وە تاکە مەترسیەک بەردەوام هەڕەشە بووە بۆ ژیانی مرۆڤەکان و ترس و بیمی خستۆتە دڵیانەوە وەلەی ترساون و ستەم و زۆرداری بووە. بە درێژایی مێژوو کۆمەڵێ ستەمکار و ئاغای چەوسێنەر سواری ئەسپەشێتەی خۆیان بوون و خەڵک و جەماوەریان چەوساندۆتەوە و خەڵک و جەماوەریان خستۆتە بەردەم دووڕیانێکەوە، یا دەبێ لەگەڵمان بن یا دژمان بن. زوڵم و زۆر بورکانێکی تاوسەندوو و هەمیشە گڕسەندووە و تەواوی بواری ژیانی مرۆڤ دەسووتێنێ و سەرنجام هەرەس بە تەخت و عەرشی ستەمکاران دەهێنێت. مرۆڤ ستەم لێکراوەکانیش دەبنە قوربانی ویست و ئاواتە خراپەکانی کەسی ستەمکار. بۆ سەرنجامی خراپی ڕەشی ستەمکارانیش لە دنیا و قیامەتدا خوای گەورە لە کۆتایی ئایەتەکانی سوورەتی ئیبراهیمدا سەلامی خوای لێبێ باز لە ڕەوشی ستەمکاران و سزایان دەکات کە چۆن زەلیلانە و سەرشۆڕانە و دەچنەوە بەردەم قاپی خوای گەورە و پاشان زۆر بە زەلیلیش دەکرێنە خۆراکی دۆزەخ. بۆ قسەکردن لەسەر ئاسەوارە خراپەکانی زوڵم و زۆر لەسەر ژیانی مرۆڤەکان و هۆکارەکانی دروستبوونی زوڵم و زۆر ئەرکی خەڵک و جەماوەر و ئێمە بەرامبەر بە کەسی ستەم لێکرا و نهێشتنی زوڵم و زۆر میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەحموود فەقێ زانای ئاینیم کردو کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. مامۆستا گیان سڵاوی خۆی گەورەتان لێبێ و سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاستان دەکەم لە خۆی گەورەداواکارم گشت لە یەکمان سەرکەوت و سەرفراز بکە ئینشاءالله. زۆر سپاس. مامۆستا زوڵم و زۆر چییە و بەچی دەگوترێ زوڵم و زۆر؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و بەخشندە و میهرەبان یاخوا سەڵات و سەلام و خێر و بەرەکەت و ڕەحمەت و ڕەزامەندی خۆی گەورە بڕژێ بەسەر سەروەری مرۆڤایەتی پێغەمبەری ئەکرەم محەممەد صلی الله تعالی علیه وسلم لەسەر ئالوبەیت و خێزانەکانی دایکانی مسلمانان و ئالوبەیت و شەنکەوتی ئەوان هەتا کوڕژ دوایش. خۆشەویستان و ئازانم ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەو بەرنامەیە بە خزمەتتان دەگەمەوە. لە خۆی گەورە داواکارم کە خۆی گەورە سەرکەوتومان بکە سودمەندمان بکە بۆ ئەوەی زیاتر شارەزای ئاینەکەمان و حەقایقانی ژیاندا ببین. لە وەڵامی ئەو پرسیار دەڵێم زوڵم ئەو شتەیە کە شتێک بەناحەق ئەنجام بدرێ واتە بە پێچەوانەی ڕاستی و چاک و تەواوی و دادپەروەری و یەکسانیەتی و یاخود بە پێناسیەکی تردا هەر شتێک جێگە ڕەزەمەندی خوای گەورە نەبێ ئەوجە چ قسە بێ چ کردەوە بێ چ هەڵووست بێ ئەوانە هەمووی دەخرێنە ناو بازنەی زوڵم. واتە زوڵم کارێکی ناڕەوایان قسەیەکی ناڕەوایان هەڵسوکەوتێکی ناڕەوای و ناحەقە کە جێگە ڕەزەمەندی خوای گەورە نییە و ئینسانیش بە فەترە و بە پاکاتی خۆی قبولی نەکردێ و نەویستێ و ناوێ. زۆر باشە. مامۆستا ئەو لە ئیسلامەتیدا بەشەکانیشی زۆرن. بەڵێ کاتە مامۆستا با بچینە لای جۆرەکان یا بەشەکانی زوڵم و زۆر ئەو جۆرەکانی زوڵم کامانن و ئەکرێن بە چەند بەشەوە؟ زوڵمەکان زۆرن و یاخود یعنی زۆر بەشن و یاخود زۆرن لە گچکەوە هەتا گەورە لە دیار و هەتا نادیار. یعنی لە قسەیەک کە دەیکەی ناحەقە حتا لە دەمەتەقێ واتە لە گاڵتا یانەم پێدەن لە سوعبەتکردندا ئەگەر درۆت کرد ئەوە زۆرەکە لە زوڵم چونکە درۆ زوڵمە و ناحەقە ئەوجە دەڕوا حتا لە بۆ گوناها گەورەکان مثلا ئەگەر مەثەن ڕیبا خواردنە ڕشوەت خواردنە داوێن پیسیە سەحربازیە تەڵەکە بازیە ئەوجە کوشتنە بەناحەق کوشتنی موسڵمانی ئیماندار بەناحەق لە تاوان و زوڵمە گەورەکانە بەڵام لەویش گەورەتر هاوبەش پەیداکردن بۆ خۆی گەورە سوبحانەهو وتەعالا. لەبەر هەندێ مسلمان لەسەری واجب و پێویستە هەر مسلمانێک جیاوازنی ئەگەر پیاو بیان ئافرەت بێ مادەمە عاقل بێ و باڵغ بێ لەسەری پێویستە زۆر حەقیقەت هەن لە ژیاندا دەبێت بیزانێ یعنی فەرض و عەینە ئەگەر هەموو دنیا بیزانێت و نەیزانێت و گوناهباری بەرپرسیارە بەرامبەر خۆی گەورە وەکو نوێشکردن خواناسین
هەموو دنیا بیزانێ بیکە دەبێت توش بیکە ئەگەر نەیکەی گوناهباری زانین و شارەزابوون و تێگەیشتن لەو زاراوانە کە زۆرن پێویستە مسلمان بیانزانێت مەثەلەن خوا مثلا بعربي يعني الرب والإله پرستراو لپاشان هاو بش پیدا کردن شرک لپاشان توحید واتا یکتا پرستی لپاشان ظلم واتا استم لپاشان مثلا پرستنی خواهی گوره لپاشان بیرو باورو عقیده لپاشان کفر واتا ناحقاتی لپاشان نفاق واتا دورواتی لپاشان اسلام پێناسەی ئیسلام پێناسەی قورئان پێناسەی سنەتی پێغەمبەر سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ ئەوانەی پێغەمبەر ڕەوانەکرا و پێویستە مسلمان ئەو شتانە بزانێ ئەو دەگاتە سەر زاراوەکانتیش ئەوڕۆکە دیموکراسی چی عەولەمەی عنی چی یعنی نەتەوادگەری چی ئیتر بڕۆ دوێ ئەوانە زۆر پێویستە مسلمان بیزانێ یەکش لەوانە زوڵمە و بەشەکانی زوڵمە و جۆرەکانی زوڵمە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن باسییان لە خراپی و قێزەونی زوڵم کردووە چۆن وایان کردووە کە موسڵمان هەمیشە خۆی دوورە پەرێز بگرێت لە زوڵم و ستەمکاری زانایان دەڵێن لە قورئاندا هیچ دووبارە نییە تکرار لە قورئاندا نییە لەوانەیە شەبرێ مامۆستا چۆن وا دەڵێ لە سوورەتی الرەحمان زیاتر لە 30,000 فبأي آلاء ربكما تكذبان دووبارە دەبارە بوویتەوە دەڵێن هەر جارێکیان لە بۆ شتێکی نوێیە و واتە تاکیدکردنە لە بۆ زیاتر شتێک ئێستا مەثەلەن من دەڵێم دەرسەکەت خوێند دەرێ بەڵێ دەرێم دەرسەکەت خوێند دەرێ بەڵێ تێگەیشتم دەرێم دەرسەکەت خوێند یان لەبۆ تاکید بکەم کە زۆر مهمە و دەبێت زۆر سووربی و زۆر باید خۆی ئیتیمامی پێ بدەیت یعنی هەر جارێکیان زیاتر بارت قوس دەکا و زیاتر شتەکە لەسەرت دەسەسپێنم لە قورئاندا وشەی ظڵم ئەو یعنی باد لام میم لەگەڵ لێوە جیراوەکانی واتە الظلم و مشتقات و لە قورئاندا نزیکەی 290,000 دووبارە بوویتەوە یعنی الظالمون والظالمون يظلمون مثلا ظلم نفسه ئەوانە 290,000 تقریبا ئەوە کەم نییە ئەوە دەگەێنێت کە قورئان کە سەرچاوەی سەرەکی ئاینی ئیسلامە و لە پاشان سەرچاوەی دووەمینیشان سنەت و ڕێگە و ڕێبازی پێغەمبەری پێشەوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ یعنی ئەو مەسەلە زۆر گرنگە خوای گەورە بە ئایەتەک و 2 و 15 و 20 واز نایێنێت چونکە مەسەلەکە زۆر ترسناکە و زۆر خەتەرناکە و زۆر پێویستە کە مسلمان بیزانێ حەقیقەتی زوڵم چییە لێی دوورکەوێتەوە نەبتە بڕبڕی پشتی زاڵمان و نەبتە یارمەتی دەریان نەبتە چەلاو خۆریان نەبتە پینەچیان نەبتە هیچ شتێک حتا بە حەدێکی ئەوتە خوا دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا لو فتمسكم النار ئیتر ئاەتەکان زۆر لەسەر زوڵم وەخوای گەورە زۆر ینی تاکید دەکا کە زوڵم شتێکی زۆر قەبیحە حتا بەڵکو نەک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز حتا لە حەدیثە قودسیەکان کە ئەوانش فەرمودەی خوای گەورەنە بەڵام لە قورئاندا نەهاتون بەڵام لە فەرمودەی ڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردن مەثەلەن شەوەندە فەرمێ خوای گەورە دەفەرمێ یعنی ئاخاوتن و خطاب لەگەر خەڵکان دەکا دەفەرمێ یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلت بينكم محرما فلا تظالموا أي بند كانم من عهدم دا لسرخم كظلم نكم خو خواي قور أجا ظلم بكا كزناتو يعني بري لو دايكي لو نايكي خو محاسبة ناكري بلام تسنك خوايا شي قورو حقا فتعالى الله الملك الحق ظلمناك ولا يظلم ربك أحدا خوا ظلم لكافر جناك خوا ظلم لشيطان جناك خوا أبدا ولا يظلم ربك أحدا بلامسيا لأنه كان التأكيد بك لسروي إني حرمت الظلم على نفسي أو جل سرنقوم لبيني يوم حرام كردوا ما دام لو خمر وهم لكذا خوا دفرمي لبيني وشم قد رويناكم لكسش قبولناكم فلا تظالموا إذن ما دام خواي قورة فرمي فلا تظالموا يعني ظلم مكان هر كسك أو خطو أو سنورو أو برجين ببزينه برپرسیار دەبێت لە لای خوای گەورە سبحانه وتعالى تەماشاکەن زوڵم لۆ عاقبەتەکەی زۆر پیسە وێرانکەرە تەفروتو نەدەکەم یعنی دەپرسم با بپرسین یعنی ئەو پرسانە مثلا ئەمە لە تاریخ بیستمانە قورئانیش ڕاستترین فرموودە و ڕەواترینە کە دەفەرمێ ومن أصدق من الله قيلا قل صدق الله ورسوله طبعا فرمودەی خوای گەورە سبحانه وتعالى نەمرود کە داوای خۆیەتی دەکرد سەرانجام بەچی گەیشت فرعون فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى لو ظلم قورة ريا وهدركو لقمان دري يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم نكر ظلمة شيء أسايب ظلمة شيء قورة إذن فرعون أمانزو عاقبتي تسيبو ببندروي
ئێساش کە باسی دەکرێت لعنة الله عليه لۆ خوا دەفەرمێ وأتبعوا في هذه الدنيا لعنة ڕۆیشتم بەڵام لعنەشان دۆسی قارون عاقبەتی چ بوو زوڵم هامان ئەو جەوەرە سەرکردەکان و دەسەڵەتدارەکانی ئەو سەردەما مثلا شاهنشاه يعني ملك الملوك يعني ملك هەموو مەلیکەکان ئەوە بەس لە شیاوی خوایە سبحانه وتعالى ملك الملوك خوای گەورە يعني كأنه ناوەچی و سفەتێکی خوایان لە خوانە بەڵام عاقبەتی بەچی گەیشت کە وەزیرەکان دەچوونەکەنی بە کوڕنوش دەچوون و بە کوڕنوش دەگەڕانەوە بەڵام عاقبەتی زوڵم سەدام ئەمن قەناعەتم وایە ئەگەر سەدام کافریش بایە خوای گەورە و پەندەی پێ نەدەکرد بەڵام زوڵم وای لێ کرد زوڵم دار و بەردی داگرت هیچ و تەڕی سووتان عاقبەتەکەی ئەگەر لە سەزا دەبدی ترابە ئەو سەدامەی کە عالم لە دەورە تەماشای قەسرەکەی بکە کە لەوێش نەبوو سێبەریشی لەوێ نەبوو ئەوە بەهەیبەت بوو ملیارێک لە کنی دینارێک بوو ڕئیس دەوڵەتانی پێ نەبوو بەڵام ناخرێک کە ژێراگە لە زای دەبڕنەوە شێتە چێیە خوای گەورە بە پند بدێ قەذافی ئیتر ئەوانی تر هەموو مەسئلەی زوڵمە حتى دەڵێن بەرمەچیەکان لە سوڵتە سەردەمی هارون ڕەشید سوڵتەی زۆریان وەرگبوونە وەزیر و گەورە یعنی دەسەڵەتدارێکی زۆر بوون لە ناکاو یعنی وا پێدەچوو بەعتیبار نیازیان خراپەوە ئایا وا بکەن ئیتر ژیران کوڕ و باب کەتەن ناو سجن لە بەندیخانە ئیتر کوڕەکە بە باوکی گوت دۆتی بابە لەو سوڵتەیە و دەسەڵاتداریە و فەخفخای ئەمە تێدا بوون ئێستا چی وای لێ دەمە بکەونە ناو سزن و تاریکات نە ئاوەی سارد دەبی نەمومەکەبی خۆمان پێگەرمکردنەوە گوتی کوڕم زوڵممان دەکرد مەزلوم دوعای دەکرد هەتا دوعایەکەی جێگیر بوو فلا تظلمن فالظلم عقباه إلى الندم تنام ملء عينيك وعين المظلوم لم تنم ئەتو زوڵم دەکەی مەزلومیش دوعا دەکا دعای مەزلومیش قبول دەبێ خوا دەفەرمێن وعزتي وجلالي بچێ ئاخاوتن لەگەم وعزتي وجلالي لأنصرنك ولو بعد حين قەسەم بە عزت و بە جەلالی خۆم کە سەر دەکەوێنم ئەی مەزلوم و ئەی ستەم لێ کراو ئەگەر پاشماوەش کەش بی لۆ پاشماوەشکە ئەویش حکمەتی زۆری تەدا ئیدەن بەڕاستیەوە تەماشاکەن نەکەر تەختی دەسەڵاتدارەکان کە ئێستاکە بە زنجیرە نابڕێنەوە یەک لە دووە ڕسوا دەبن ڕوڕژ دەبن خەجاڵەت بار دەبن دەدەگەی بەڵام ئاریان بە خۆیان نییە بەڵام خی گەورە وازیانێنە حتا زەلیلیان نەکا ڕزیلیان نەکات سەفیریان نەکات چونکە زۆر تەجاوز دەکەن لە زوڵم و ستەمکاری بەڵکو زوڵمەکانیان دەکات داور و بەردوو بە جوانی بێجانیش شەڕی ئیسلام شەیطان ڕژیم بسم الله الرحمن بەڵێ کەواتە شەڕی ئیسلام دژی زوڵم و ستەمکاریە نەک شەڕ دژی کوفر و بێدینی و زۆر کەس وازانێت کە ئیسلام هاتۆ بۆ ڕوخاندنی ڕژێمە کافرەکان یا ڕژێمە بێدینەکان بەڵام لە قسەکەی جەنابتەوا تێدەگەین کە ئیسلامی پیرۆز دژی دەوڵەتێک دژی کەسایەتێکە کە زوڵم و ستەمکاری پیشەیەتی ئیتر کێشە نییە چه ئاینێک هێڵگرتووە برم با بەڕشکایی برین بە ڕاشکاوی دەرێن و زێ شەرمەزاریش نییە بەلکو زێ شەنازیە لە دنیادا لە ئادەمەوە هەتا ئاخر بەشەر ئەوە دەشێ هیچ سیستەمێک هیچ قانونێک هیچ نظامێک هیچ دینێک هیچ بەرنامەیەک هیچ نظامێک نەهاتووە وەکو ئیسلام بەرەنگاری و دژایەتی و دوژمناتی چەند شتێک بکات چی درۆ زوڵم کوفر شرک تۆغیان کوشتن بە ناحەق چاواشەکردن ئیتر ئەوانە بەشێکن کە ئیسلام نەزانی و نەفامی چکە لە پەنا ئەوانەوە خەڵکرێت چەوسێندرێنەوە زوڵمیان لێ دەکرێت حەقیان دەخورێ یعنی خۆ بەلاش نەگوترایە دەرێ ئی خۆم لۆ خۆم ئی توش دەخۆم یعنی چی یعنی لۆ بەچە حەقك يعني ئێستا کاوڕۆکە بە ناوی دیموکراسیەت و بە ناوی عەولەمە و بە ناوی ئەوە بە ناویەوە یعنی هەزار زوڵم دەکرێت بە ناوی سەربەستی و ئازادی ئەسڵەن سەربەستی و ئازادی لە سێدارە دەدرێت بە ناوی دیموکراسیەت بەرەو مەزبەلەی تاریخ دەیەنرێ کانی دیموکراسیەت معنە چی دیموکراسیەت دوایە هەموو چاواشەکردنە هەموو زوڵمە ئێتە ئیسلامەتی دژی زوڵمە یان ئەگەمانەوەی لە یەک گوشە و یەک زارەوەی کۆی بکەنەوە ناحەقاتی ئیسلام دژی ناحەقاتیە دژی زوڵمە دژی باطلە ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه الباطل حقنا حق من يتوو يعني روناكاتي تاريخي كان من هي إثنا وانا دش بيكترين إسلامتي أو هكذا مش لبوي سربستي وآزادي وكرامتي إنسان برستقينا بطاوتي إنسان ما في جاني بي كاكتماشا كان إسلام شتيش واي كردية أو رقم قياسيش كان دي ناش شندرتوا يعني استاك مثلا بابرين مثلا تس سيستمك تس حزبك لا انجريش خوي سزادەدا لە سەریکەکی بێگانە کە لە خۆی نەبی کەس ناکە شتەی ناکە بەڵام تەماشاکەن لە سەردەمی ئیمامی عومەر کە پەروەردەی دەستی پێغەمبەر و قورئان بووە بەڵام چۆن پەروەردە کراوە ئیمامی عومەر لە مەدینەدا دەنیشی لە مصر چێ زوڵمی لێ دەکرێ
قبطيك غير مسلمانك ديانك شو ظلمي لدكا كري والي شو تعيني كده عمرو كراس امام عمر تعيني كده يعني رئيس دولتي مصر بلام كركي مسابقه بيش برشا دكا اتشبير برشا كابراي قبطيك بيش دكوي كري والي ليدا كري عمرو كراس ده كوبا بيش دكاي امن كري دو كلا بياوي جورم يعني دكا ليش لو سزنيش دكا افن اتولوان دري او كابرا قبطيه بس زن رادكا ببيان ديتا مديني لودي دزاني كابرايا كي لوندري حقي وردك لشي لبو ديانك دا كوري مسلمانك كوري واليشا ظلم قبولنيا كديتا يوندري در حال مسألة شوية امام عمر كاغز دني دري امري كراس خوتو كركت دين يركانا كدي دري وي ظلم اللوي كرديا وات كردي دري بالي در عساكي داتا دس ديانكي دري ليدا لشي لكوري واليدا يعني لكل دولتي شوشي مصر ليدا دري حقهم كده دري سري بابي داني در اخ بابي ظلم دري نا بابي خوريا نا بنا بابي ظلمي كرديا والله لبابي شي بدا يكزني دستي بقري شي ديانك لوالي شي مسلمان بدا كدري حقهم مرجع زدري برا او زروا امر كرعاس كركيدا كدري متى استعبدتم الناس وقد ولدتهم امهاتهم احرارا كان جنبونا او بيا والظلم مستملك خلكان بتسوسن بيان كان شيلاتي كتسيب ازادي اللي اشخان بونا باش هزار صالي لبو من جاك روسو دري يولد الانسان حرا وقد حضر له القيود الله لقسي ولا در انسان بازادي لذا شي دبي بلام كنت بنزنزري لبو امده كده ادلو هزار صار فيستا كامام عمر كغوتي اقصد للروي والي مسلمان لبو ديانه غير مسلمان شو حقي خرا ومظلومه حقي لبو ورغتو امام ابو بكر كو حكم غوتي بهستان لا من بيزا حتى حقي لي وردغرم ومظلومتن لا من بيزا حتى حقي لي دستنم يعني اشتوالني ابدا لبرهندي براسي الظلم مال وران كان والله حتى او امتك ولاتك ويران دكرينا ولا مظلوم حقي خوي ور بقرو ظالمش سزا بدري تماشا كان عاقبه الظلم سنه هذا فرمي وتلك القرى قرى كويا يعني نقدو لسروي سيانو زياتر هذا فرمي او هم قندو دهت وشار ولا طانا من ويران كر لو كي لبرسي لما ظلموا وتلك القرى اهلكناهم لما ظلموا خدارو بردكا خدي وارك ظلمناك عن كسكاركي دانشتوكي خلقكي ظلم يانكر لبراندي عاقبت ويرامبونا اگر بنت ما شاب كان لسوره ياسين كخواي قرفا وضرب لهم مثلا اصحاب القريه اذ ارسلنا اليهم اثنين فكذبوهما فعززنا بثالث هذا فرمي نمونهو قندان ابو بين اولاتي وشاري كادو كسمان نار روانا كراو بدران خصنوا بهز ما كرن كدمان السي اترهاتن كابراك لقرار شاركة مسلمان وإيماني هنا لباشان روانا كراوة كان رسولا كان هات ناوشار لقر عالمي بانق خوازيان دكر نسعة وري إيمان بين وابين قلت يعني ودرو الزنن خواهي قورت سيدانا بزان ديو نقبت إيمي قلت بسبب دين قلت بابا نقبتي خوتان لقل خوتانا بخوتانا أمي تسيلو ما نقبتين والله كابراك إيمانك هنا أبو زانيم موقف بيوستي بويا خيرا بروا وجاء من أقصى المدينة رجل يمشي وجاء رجل من أقصى المدينة يسعى بغارهات قال يا قوم اتبعوا المرسلين اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون قلت بابا أوانا بان خوازي راستقينا ذلسوزم زانا بارو مصلحة الدنيا الناوي لبو حالانيا لو قلت إيمان تينا قلت باشا أقر خواهي قول ربي أيام زررن بيبقيني شتان دفاع عمليبك الآخر قلت أري والله إني آمنت بربكم فاسمعون والله بروامينا وتواوش اتركتنا سريب بي ليدن بيكوشن بيشو الروحي دربتي للان خواي قورم مسجين لبوهات خوالا قناهات خوشبو اتو بهشتي اوان او دالن بيكوشن بلام اويش او دالي سيا بوسي متأثرة تدقيت دلتنقا قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين او منطقي مسلمانا او منطقي اسلاما او دالن بيكوشن ببيتا اوانيش بس سنك ايماني هنايا سنكت إيمان هنان وداوين بيكاتي لناو كومالاكاني ترد جموان زريمة تاوانا بلام او عودا لسير خوسكم قومكشن بيزاني بايا خواهي قورا ليم خوشو ريزي اللي قلت متاوانش إيمانيان بينا بايا لكن خواهي قورا ريز دار بانا بلام لباشان ككشتيان الشهيد يانكر زان خواتي لفرم وما أنزلنا على قومه من بعده من جن من السماء وما كنا منزلين إن كان إلا صيحة واحدة فإذا هم خامدون ده فرمي خواهي قورا سبا قربي خيو بينت ميدان دين همو سواسو سربازي خواهي قوران بلام خواهي فرمت سماننا دانا بزن لأسمان بملائكة كانوا بيترو طير الأبابيل ده فرمي يك هاوار دلن حضرت زبران عليه السلام بردرقة وشارع يك هاواري كد هميان توقين هميان مردن
ئەمە دەڵێن لۆ ئەو شارە بە هەمووان لەو پیاوەیاندا نا هەندێک لێیاندا هەندێک پێکەنین هەندێکوتیان دەستان خۆش بێ هەندێکوتمان علاقەمان دەگوتێ وڵا لۆ زمان دەریش دەکە ئیتر کابراەک نەبوو حەق بڵێ هەموو بە بەشدار بوون لە زوڵم ئەو جا هەندێک بەدەست بە شولاق بە کوشتن هەندێک بە قسە هەندێک بە مۆقیفەمەدی خوای گەورە هەموو لەناوبەر ئەوە عاقیبەتی زوڵمە خوای بمان پارێزێ ئینشاءالله. مامۆستاگیان لە سوورەتی پیرۆزی کەهفدا سێ ڕووداو هەن لە نێوان لە گەشتەکەی سەیدونا موسا و پیاوەزانەکەدا کە بەڕواڵەت بریتین لە ئیشێکی ناقۆڵا و ناشرین و بۆنی ستەمیان لێوە دێ بەڵام لە ناواخن و لە سەرئەنجامدا کردەوەیەکی پیرۆز و پاکن. من دەپرسم سیما دیارەکانی زوڵم و زۆرداری کامانن چۆن زوڵم و زۆرداری بناسینەوە لەو لاوە کابرا گەنجێک دەکوژێک گەمیەک کون دەکات دیوارێک دەڕوخێن ئەمان لە ڕواڵەتدا ناشرین و قێزەون و ستەمن بەڵام لە پشتی ئەمانەوە کۆمەڵێ بەهای جوانی تێدایە. ئێمە چۆن ڕۆژانە لە ژیانی تاکەکاندا لە ژیانی خۆماندا ستەم و زۆرداریەکان بناسینەوە؟ لە حقیقەتدا خۆ دەزان ڕوون و ئاشکرایە تاریخ واتە مێژوو ئەو ڕەکە بوویتە بابەتێکی زۆر گرم و پێویست حتا دەبینی مامۆستایە دکتۆرایەنە لە تاریخی لە بەشێک لە شتێک لە شتێکی دیاری کراوە چکە باعتیبار زۆر بەرفراوانە باز ناکرێ ئیدەن لەبەرەوەی تاریخ باعتیبار ڕابردووە پێویستە ئینسان شارەزای لە تاریخ و ڕابردووە لە بۆی پند و دەرس و عیبرەت وەرگرتن ئەوە زۆر شتێکی مهمە. قورئانیش بەشێک لە قورئان ڕووداوەکانی سەردەمەکانی پێشترە پێغمبەرەکان عەلەیهیمو سەڵات وەسەلام ڕەوانەکراوەکان عەلەیهیمو سەڵات وەسەلام ئومەتەکان بڕوادارەکان ئەوان بێ بڕواکان خوای گەورە کەوانە دەجێڕیتەوە ئەمن منداڵ بووم یعنی دادەنیشتن پیاوە بەتەمەنەکان دادەنیشتن لە بەرامبەر سۆبەی ئاگریان ئاگردان دایان گۆدەی مەسەلەن هەر کەسێک جیزێک بشتێن یعنی مەسلەیەک باس بکە باسی یعنی ڕابوو شوان دەکە لە بۆ دەرس و پند و عیبرەت و ئەو شتانە بەڵام یەک لەوان دەگوێن هەبوو نەبوو یعنی ئەم دەرێم نەبوو بەخۆی نەبوو بەڵام من دەرێم هەبوو ئەم دەرەم هەبوو بەڵام لە حەقەتدا نەبوو ئیتر یعنی هەڵبەستەیە لە بۆ دەستپێن بەڵام ڕووداوەکان و چیرۆکەکانی قورئان حەقیقین هەموو ڕووداوی حەقیقین خوا دەفەرمێن لقد كان في قصصهم خوای گەورە کە باس دەکە بەڵام بۆچی ئەم کەسێک دەرس و پند و عیبرەت وەرناگرێ ئینسانی عاقڵ و ژیر و داناوەر دەگری خوا دەفەرمێن لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب يعني ئەوانەی عاقڵن پێویست دەرس و عیبرەت وەرگن بالفعلیش لە مەجلس شکا قسان دەکەی چه دەرس و عیبرەت و پند و سوود وەردەگری ئیلا ئەوانەی عاقڵن خۆ منداڵی شێت و شور ئەوانە دەرسی لێ وەرناگرن لەبەرەوەی ئەو چیرۆکانەی باس دەکەی یان خوای گەورە سبحانه وتعالى كباسي كردي يش لوانا لبين موسى والرجل الصالح وقيل انه خضر روي دعوة زور درس بند عبرت ده بلام يش لوانا كذلك حضرت موسى عليه الصلاة والسلام على الأنبياء والمرسلين كزار خطبة وكتارك شدايك برسي كذا وزاناتها قلت نخر بمزندي أو لسردمي أو باعتبار سكا أو بيغمبر روانا كذا لقر خواي جورا أخوتن دكا كلمة وزورشتي تريش مثلا لأولو العزمة لبيغمبر كان يترى وای زانی هر وتیان دنا خوا فرمی دنا عبندک میل فلان شون لتو زناتره وتی مادام وای من لم زناتره لو فيربون دروم گنج شي بغیر خو دا گوتی چه گوتی و قال موسى لفتاه لا ابرو حتى ابلغ مجمع البحرين او امضي حقبا حقب جمعي حقبه كما اويا واتا كويا يعني بلاي كميسي دارن حقب عندك دارن 80 ساله یان 100 سال اگر کم که حساب کن اگر سیش بی 3008 24 يعني 230 سال درم اگر 100 سال حساب کن 300 سال درم او زبرو احتمال 3000 سال جدك حتى اخوات 80 درم لوتسو كابرايا كي لمن زاناترا داتسم لبوي في لي فيرم لبروي علم كوتاينيا وفوق كل ذي علم عليم مثلا اما بيوستا انسان متواضع بين زور غرور النبي هرسند دزاني هر حساب كسنازاني حتى زياتر هول تقلب ده اويش دو بابا او كانه اسلامتي هان من ده لبوي فيربين اگر كس بيست بينا بعد با حضرت عيسى حضرت موسى كغتمان پیغمبره روان كراوا اول العزمه كلم الله يتري بيست بينا بلا مادام او بلد دي امش لوانات سب لو ممكن لباشان زاني لو زاناترا خود فرمي علمناه من لدنا علما لخلكان فير نبو بو خاله بيني خوي بيني شتيش فير كدبو اتر لبرهند قلت اتونات واني ارم لقرم بقري صبر لقرم قلت ان شاء الله رزق دكم ان شاء الله صابر دم ارم قرم بس قبولي بكا بقتاجي اتر قبولي قلت بوش شرطي قصان نكي هات سد قصان نكي اتر ديتي لنا كاو عندك فقر وفقران فقيران بلا ما كان راس تخت شرقتو بلا ما كيكون قلت يا وسط اما وانا هم غرقي
قلت ادي ندقو نابي قسامكم يتراوزا لي من ضالش مير من ضالي كوش قلت اودسيا بنا حق كشتد قلت ادي ندقو نابي قسامكي يقلا وانا بالفعل لاشتكى حكمتي تيدابو اشتكانش حق رازمن بكون كردني بلا مكان لبو مصلحتي خاون بلا مكان بون فقير وندار وهجار من كاسبيان لسروبو لباشان نفرعان بو هر بلا مكساك بايا تواو بايا دایان برد بەڵام ئەوش عیبەشی لە پێدا بکاتە بەبەر نەفیرنەکەوی نەبردرێ لە بۆ خاوەنەکە بمنێتە لۆخان ساک دەکەن دوای کەسابەتی پێ دەکەن و دەفەرمێ لە مەسلحەتی ئەوان بوو ئی گەنجەکەش لە مەسلحەتی ئەوان بوو بەڵام مادامە ئەتۆ حەقیقەت و ناودڵ نازانی ظاهرەن دەبینی ظاهردا وەکو زوڵم وا بوو نەحەق وا بوو لە بەرهەندی حەزرەتی موسا بەجوابات ئەمەش دەبی بەرامبەر زوڵم بەجواب بین نەرێنە ئەوە قەیدینیە ئەوە گچکەیە ئەوە نابی ئەو وایەوە ئەوەی ئێستا کە ئێمە و خەڵکان و ملەتان تێدان دەسەوسەندرێنەوە هەموو ضەریبەت الذل واتە باجی سەرشۆڕی و قبولکردنی زوڵم و تاوانەکانە هەر قبول کرا هەتا هەمووی وێران کرد و زاڵم و مەزلوم هەموو گرفتار بوون ئێستاکە تەماشا کە زۆر جار گوتیتم بەخۆی ئێستاکە لە دنیا تقریبا 7 ملیار ئینسان هەیە واتە 7,000 ملیۆن 7 ملیار ئینسان زۆرە دەزانی ژیان لە هەمووان تێکچووە ئیلا کەمەک نەبی لەسەر دەستی چێ لەوانەیە 100 کەس بن 200 کەس بن کاکە لەبەر خاتری تو 300 500 بەخوا 500 ژنابن ئەو 200 کەسە ژیانیان لە 7 ملیار لە 7,000 ئینسانی تاڵ کردیە لۆ بە زوڵم دەکەن لەخوا ناترسێن درۆ دەکەن زەمیریان نییە ئینسانیەتیان نییە کەرامەتیان نییە ڕەحمیان نییە شەرەفیان نییە قیەمیان نییە لۆ ئەوانە بەرەی ئیمانن ئەگەر ئینسانێک ئەوەی هەبی ئیمانی هەبی هەر سەر بەخۆی ڕاشکاوی بەبێ ئەولاولا کەسانێک ئیمانی هەبی ڕەحمی دەبی عەطفی دەبی ویزدانی دەبی حەیای دەبی ئەوە تا جارێکیان پێغەمبەر سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ بەلای سەحابەیەک تێدەپەڕین نەسیحەتی برای خۆی دەکە دەگۆ کاکە بەحەیا بەشەرم بەحەیا وایە پێغەمبەر فەرمی لە کۆلی گەڕێ ئەگەر ئیمانی هەبی حەیای دەبی ئیمانی نەبی نایبی بە قسانیش نایبی فەرمووی دەعه مر النبي صلى الله عليه وسلم برجل يعظ أخاه في الحياء فقال دعه فإن الحياء من الإيمان إيماني بحياة دبي لو استاك لما نفرمان هيا لا مثلا ساري لبشلش لا دا لديواري دا ساري قعدنا كذا الحمد لله اللي من هذا لو قانون محاسبة ذاك لبشي اللي يبدا زين دبين لبوقت شيء يعني زارين من مسلمان دروا حساب لبو ميرسان ايش ذاك ده زين له إيماني هي كإيماني هو الرحمي دبي بلا ما قال إيماني برحمي نبي أو تخواي قرد فرمت الزلكاء والزور لبشكان ده فرمي دلتان رقبو لبرد الرقطر باش بر رحم دكا ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو شد قسوة دزاني برد لا توقيت سيا غلور دبتا ولا ترسي خواي قورو الشق دبي بلام هندك سي أو رحمش دنيا أو أنا أجر إنسانيتيان هبي أجر كرامتيان هبي بخواي أو ديمقراطية باسي دكن بخوش إيمانيا بيانا بس بوت سوسانو بكاري أنا أو أنا نظري ميغافيلي يعني قيلوا ميغافيلي دري الغاية تبر الوسيلة بقى غاية ومرامي خد بس ده جاي بيجي بكشتنا ببرينا بظلمة بغدرة أو مبدأ لكنيان لبرهندي بفعل يتشهر قبول ينكر لبرهندي عاقبتي أويا همي ويران دبي أو ضريبة الذل بيدا قلت لي لبرهندي مسلمان بالفعل دبي بظلم برين نخر تماشاكا بيروسترين وشا كدا بزيبدا سروي أرزنا وشي لا إله إلا الله في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي أفضل ما قلت أنا والنبيون قبلي لا إله إلا الله ده فرمي گەورەترین و پیرۆستترین وشە و عیبارەت هەبێتە سەر عەرز لە بۆ پێغەمبەران و لە بۆ من وشەی لا ئیلاهە ئیلا الله هیچ دەوا گەورەتر و پیرۆستتر نییە بەڵام تەماشاکەن لا ئیلاهە ئیلا الله چار کەلیمەیە چار وشەیە بەڵام ئەو عیبارەتە ئەو ڕستەیە بەچی دەست پێ دەکات بەلا دەست پێ دەکات لا یعنی نە یعنی مسلمان دەبی نەئی لەلا زۆر بی نەخێری لەلا زۆر بی نەخێر لبو كفر نخير لبو ظلم نخير لبو طغيان نخير لبو دروب دلسا نخير لبو تسواشا كردن نخير لبو حرام نخير لبو داوي بيسي نخير دبياتو نخير لا زوري بلام كان نخير نما اري ولا قيدينيا وي خومانا لو خومانا عيبو نابي كلاي خود بقربانا بو امان اسلامتي دانيه براستي اتو دبي او ببري نخر حتى بيغمر خدا فرمي اگر امتي من جيشتا او حدا او اند ترسنوك بو او اند زبان بو خوانا خواستا نوير بظالم مستمكار بري ظالم استمكاري دستي لبشو خيري بيوانما إذا هابت أمتي أن تقول للظالم يا ظالم فقد تودع منها يعني خيري بيوانما دبي بري لبارا مرة ظالم رابوستي حتى بيغمبري خواه الصلاة والسلام خواه لسر بدا فرمي سيد الشهداء حمزة
شهيدمانها شهيدش يعني تسنزورك هي لسه قصي خلقان شهيد 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 لبو تزيد داتسي دكوجري درن شهيد داتسي بياي بكوجي دكوجري شهيد داتسي راو رود بكا طالا بكا دكوجري درن شهيد اگر او شهيد بي جهنم بيت دار الشهداء جهنم بيت دار الشهداء اتركابنا ملحده دمري والله شهيده كايماني بخوانيا لباشان كلمه شهيد زارا وشي اسلاميه تنيا لقران والسنه ذاتها ليس دينكم مبدا استخدام اشتريها كزني رافي بك شرعي بك الا الاسلام دانبي لبنا هو شهيد معنى خاص خويا دون شهيد شهيد الدنيا شهيد الدنيا والاخره اولا شهيد الدنيا اويا اجريك بنا خوشي بمري اجريك بسوتي انك خوي بسوتني اگر بخنشنك خوي بخنشني اگر ديوار يقول لك وقت دعم اوانا يعني افرتك لسر من ضال بون بمري اوانا شهيدي دنيانا يا مرن شهيد اخرة بلام ششتون اوانا لسرا بس شهيد الدنيا والاخره او مسلمانيا دفاع دكاد لديني خواي قورا لبو ديني خوا سركوي حق سركوي نا حق ودرو دلسو ظلم شركوي لبرامبر دجمن سنان راضه وسي لو ميدان دا لو ملمان دا كشري او شهيد الدنيا واخرتها او ششتين لسرينيا كيف نكرين لسرينيا وعذاب قبر نايجري توا وخواي قول لهم قلنا كان خوش بي الا قبر نبي وروج قيامته الشفاعه لبو حفتاك سجدك لبرندي اولا شهيدي الدنيا واخرتها بلام قوري شهيدان شيء قوري شهيدان پیغمبر فرمه گوره شهیدان حمزه کوری عبدالمطلبه سونکا شهیدیان کرد زجیان دران لیویان بری کپیان بری زرگوناویان درینا پندی پیکرا کفر اوان مردا پاش مردیش دست لیان ناگری و دا فرمه چه تریش لآستی حمزه دایه چه تریش وکو حمزه سید الشهداء کابراک هل بستو برانبر دا صلاة داره چی ظالم مستمکار برياتو ظالمي بس لحق لا دايا او حق وانا حق الظلم تكر وايا يعني بيبري توبين تسرخت امري بيبكا بتساكنين لك لخرافه لسر او قصه او هلوستا حاكمك هذا صلاه داركا او كسا بكو جيو شهيدا نفر منك شهيدا او دبيت دستا أستي قوري شهيدان سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر يعني ظالم فأمره ونهاه فقام فقتله أو كما قال صلى الله تعالى عليه وسلم إذن في إسلام السلمان برانبرنا حق وظلم بهر شويك بي بجويريت وانا ودزرشتنو وإمكانيتي دبي برانبر ظلم موقفي هبي مامۆستا هۆکارەکانی دروستبوون و سەرهەڵدانی ستەم و زوڵم بچین کاتێ مرۆڤەکان هەمویان بەدەسەڵاتی بە فیترەتێکی پاک لەدایک دەبن بۆچی دوایی هێندێکیان دەبنە ستەمکار ئەو هۆکارانە چین کە وایان لێ دەکات ببنە کەسی ستەمکار و زاڵم لە کۆمەڵگەدا هۆکارەکان و ئەسبابەکان زۆرن یەکەمین بەشە ئینسان بە طەبیعەتی خۆی زۆر صفاتی يعني نيجاتيف يان سلبي يان ناڕەوای هەیە وەکو ئەوەی مثلا دائما بەپەلەیە دائما عزلەیە تەماشا بکە ئەوەی لە تەیارەیە ئەوەی بە سیارەیە ئەوەی بە ماتۆڕە ئەوەی بە پایسکل ئەوەی بە پیان ها خێرا خێراخەن کەس ڕێنادا ها ڕێمیگرت هەمووی بە طەبیعەتی خۆی ئینسان بە عەزلەیە عەزلە شتێکی باش نییە ئینسان بە طەبیعەتی خۆی خۆپەرستە هەر خوڵ خۆی دەوێ ئەنانیە ئینسان بە طەبیعەتی خۆی دائما كم كل خود شاري توا بعدالة دار برنقصان ناكا إنسان بطبيعته خوي ظالمة تماشا كان درندكان الشير وبنينجو إتر راودا كان فرخي حيوانات كان كذا خوين لبو حيوان خوي دني بلام حيواني خوين فرخي خوي ناخوا بلام إنسان ظلم لجني خوي لميردي خوي لمنضالي خوي لخوشي دكا نزانيشا نصيحته امشغاري قبولناك حتى امن انسان نصيحت دكم يقدر نصيحت دك لو انا مصلحه شخومات تدابي والله مخواي قوره كقراني دا بزنان ديو بيغمبراني نارديز مصلحه تدانيه محتاج كزني انا بكز عبادتي خوي قوره خوي قوره بتشنكتيا نت استفاده الى عبادتي عالمك انه استفاده لطاعه عباده دك ابدا وقلنا كانش تاثيري لنا كزر بخوي قوره ناغني خذ فرمي من عمل صالحا فلنفسه ومن اساء فعليها ساكا كانت لبخوتنا خراب كانش نسر خوتنا بلام خواهی گوره سبحانه و تعالی ظلم و اوشتانی پی خوش نیه خواهی گوره او من دکه که باعتبار او بکن بلام انسان اگر ایمانی نبو او زالان كان كالشيطان كان انس زن تاثيري لدكن برو هل ديري دبن او تخاطب فرمه اذ زين لهم الشيطان اعمالهم او ظالمان او مجرمون تاوان بارانك اوشتانا انزام ددن
شەیتان لە بۆیان دەڕازێن تۆ دەرشتی باشمان کردیە لە کەمبۆدیای حیزبەکە بوو زەماتەکە بۆ خومێر ڕوچ ئەوەنە تقریبن 2 ملیۆن کەسیان کوشت 2 ملیۆن کەس ئەگەر بابەکە خەتایەکی باژنەکەشیان دەکوشت منداڵەکانیشیان دەکوشت بە دەرەزش ئەووالا ئەو جا دوایێ ئەلحەمدوللا لە ناو چوون لە یەک لە بەرپرسیارەکانی ئەو تاوانانە سوال لێ دەکرێتەوەتان کە دەنەمەشتە چ ناڕاومان نەکرد ئەمە دائیمەنەوەمان کردیانەیە خەڵکان بمینێنەوە بە ئیستراحەت بژین لینین دەرێ ئەگەر ئەمە توانیمان لە بۆ بڵاوکردنەوەی شوعیەت و مارکسیەت سێ چارێکی دنیا ئیبادە بکەن و قەڵات سۆ بکەن چارێک بمینێتەوە لەسەر شوعیەت شتێکی اعتیادی و ڕۆتینە و ئاساییە سێ چارێکی دنیا ئەگەر ئەو دەمی ئەگەر 400 ملیۆن بانە ینی 300 ملیۆنی بکوژی هەنجینێ کە زیاتریش بۆ مەتەرەن بەڵام دەکەن وایە زڵمە لەبەرەوە ئەو ئینسانە بە چ ڕێگری لێ دەکاتەوەوانە بە ئیمانەکەی بەخواناسین بە ترش خۆی گەورە بەڵام ئەگەر ئیمان نەما هەموو شتێکی دەکەم لەبەرەوەی ئەگەر تەماشایەک لە کتابەکان بکەین عەبدوڕەحمان حەسەن حەبەنەکە المەیدانی أجنحة المكر الثلاث يعني صراعا مع الملاحدة حتى العظم لو ندري أسباب الضلال سيا لو إنسان أو ظلم تاوان دقل تبر أو رقاية يتش لو أنا هذا برز بي حتى دقاتا يعني كسر كذا كان ده صلاة دار كان توش نخوشك دم بيد كتير جنون العظمة شتاتي ولاتي لبو جوراتي يعني مثلا صدق حصل نامنا يلخونا عزيز نواتو ناوي خوي لخوينا يعني خوي بخوا حساب كد مثلا شاي ايران شاه ملك الملوك او لقبي اخوايا لو اخري قذافي لقونا ملك الملوك او دغنا حد شواني يعني هستيري شتاتي داغري سند باعتباره بن عالم بعبد تدغنو عالم بوت خوشن بخوت دغن بلام اوان عندك زبان براستي وراستو خنارن اغنا فرعون فحشر فنادى فقال انا ربكم الاعلى استكزول السركدكان او موقفان او هالي بلام بو صراحة ونارن اغنا هلوستكانيان كذوكانيان تصرفاتكانيان شوي هفسكوتكانيان هر اويا كذوي خواتي دكان زوري شان اگر ليود منو برنا اشكلا ديارن لبرهندي اسباب كان وهو كاركان زورن يتشلوانا كخلكان بيدن دبن كموقفيان النبي برامبر ظلم برامبر هم مشتانا بيدن بموقفن درن ما دام يقدر والله مثلا فلان بويتا غورك فلان غورغا اتلو بمركاكا اتلو بيمر اخو زور سير قيناك او قربة تلو ده بيمر حتى لو كردواري خمن مثلا مشهوره مرمانه بزمن هيا موقف يان زور زي اوازه دارن اگر غوركات مري ببا مري بس زمان لكن ما دارن مره بقري ده كوي رام بزن دكات قارو غار فوزاج بيدا دكا او لغر مر بيدا كره لغر بزن بيناك كاجا على الاقل موقف بزن ور بقرا مر مبا اما خور زواني جنيه بوش راسي لينا بلام مسلمان ده بموقف مسلمان نبي او بيغمر صلى الله عليه وسلم سي مشكله يبلا بارح من هذه الظلمات سواشا كنا كفره همون غدر وغدوره راوستا قلت قد مستحيله يعني او قبول بكري حتى قلت يا بابا جن الدين نك جن زوان تريجن بدايهاش بارد الدين ده كان دوله من ترين كس سلطه الدين لو كان قوري ما تصدق بري بس وازنه حاله بينا قلت والله بما ميانجو هرشان كن ما مش الروخه قلت والله ما نك اوشتانا مدني بخوا اگر روج من سرشاني راستم دابنين ما سرشاني سبم كوهنا كري لبوي واز نو ريغو ريبازو بان خوازه بين مبدا بينم والله وازي ليناينم يان سر كوتو دبم يان سر جاني خمل لبناو دادنم يعني قبول كردن يا لبرندي قبول كردن درين دكتاتور درزنابي ملت بموقفي بنبوني موقف دكتاتور دروز دكا سيتش معقول شوايه بله مامۆستا ئەرک و ڕۆڵی جەماوەر خەڵک چیە بەرامبەر بە ستەم و ستەمکاران وەکو جەنابت ئاماژەت کرد ئێمە چۆن ڕوبەڕووی ستەمکاران ببینەوە و بربەستێ لە بەردەم ستەم و زۆرداریەکەیانە دابنین بەڕێزم یەک لە مەبدەکانی ئیسلام کە دێتە ئاستی واجب ئەوەیە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە واتە ئەلئەمر بالمەعروف والنەهی عەنی المونکەر ئەوە شتێکی زۆر مهمە کەچی ئێستاکە زۆر پاژێخراوە نە دەوڵەت پێی هەڵدەستی کەچی زۆر دەسەڵاتدارە و نەزانایان کە ئەوانیش بەرپرسیاری لە پێشەوە گەورەن و سەرەکین ئەو جەوەرە خوانی ئەوانی تریش ئەوە تا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان هەر یەکێک لە ئێوەی موسڵمانە شتێکی ناڕەوا و ناحەق و
خراپی دیت با بەدەست ڕاستی کاتەوە نەیکەی دەوێت پیاو بکوژی نەیکەی دەوێت وابکە نەیکەی ئەگەر پێت دەکرێت بەدەست ڕاستیکەوە ئەگەر نەتکە بە زمان ئامۆژگاری پێ قسەی باش بکە ئەگەنا بەدڵ هەندێک دەریان بەدەست ئی دەسەڵاتدارە بە زمان ئیزانایانە بەدڵیش خەڵکانی ترە بەڵام والله عالم هەمومان ئەوەی بەدەست لەدەستی دێ دەبێت بەدەست ڕێگری بکە لە خراپە چونکە ئەگەر ڕێگر زۆر بوون ئەگەم ڕێگریم کردە تۆ ڕێگریت ئەو کردی کاکە ناحەق و زوڵم سەرناگری کاکە لە بۆی ناستەسر برە بەڵام کەنجینێ کە هیچ ڕێگرنگ نەما بەربەستەک نەما لەبەری کەس مووقیفی نەما لۆی ڕەوایەتەوە دەشکا بەخوای سەد ئەوەندەی تریش دەکا قەت برێ ڕۆژێک ڕابۆستی نەخێر وەکو داوی قوشقاقز و کۆلارە هەر بدە دوێ هەڕادەکێشی ئەو هەر ڕاوێت هەر بدە هەڕادەکێشی کاکەتە دەپسی ئێتر لەبەر هەندێ یعنی دەبین سەر مووقیفی هەبی بە زوڵم برێ زوڵم بەڵام ئەمە وانینە لە پاشان زۆر کەسەیە بالفعل دەرەکاکە ئەمە چیشمەیە ئەوەیشی زانایانە نەخروەڵاوانیە زاناش بەس پرسیارە ئەتوش بەر پرسیاری چونکە ئەمری خوای لە بۆ هەمووانە لە بۆ ژنانیشە لە بۆ منداڵانیشە بەڵام هەر کەسێک بە جۆرەی ئیمکانەتی و دەسەڵاتدارێتی خۆی لە پاشان خوا دەفەرمێ وەلی تەستەبینە سەبیل المجرمین پێویستە ڕێگە و ڕێباز و ڕەفتاری تاوانبارەکان ئاشکرا بکرێن ڕسوا بکرێن هەتاکو لە بۆ نەستە سەر یعنی ئەوەش دەبی بکرێ دەگەی ئەگەر ئەوە کرا بالفعل زوو مەتەن ئێستا کە ئەنەما برێن دێوە کە ئەشدایە کە زلکەکی جوانی لەبەر کردیە ئەگەر زلکەکەی لەبەرکەینەوە شکلەکەی حەقیقی یان قیناعەتی لەبەرە زۆر مڕ و مۆچ و دڕندانەیە خیمژە کە ئەوەکە لابر هەتا حقەتەکەی بە دەرکەوی ئەوە پێویستشە ئەو شتە مەتەنم بکرێ ئیتر بە هەموو حتا دەگاتەوە حتا ینی بەتایبەتی لە بۆ زانایان یان دەگاتەوە حەدا کە شەهید دەکرێن لە پێناوی ئەو حەقیقەتە و بەرەنگاری بوونەوە بەرامبەر زوڵم ئیمامی هەموو مسلمانەکان ئەوانی پێشترین و ئەو سەردەمەش کە پەتیانەوە هەڵواسترایە و لە سینزدان و بە ئەبەدی و ئەوانە هەتای حکم و تەعزیب هەموو لەسەر چی بووە واللهی لە بۆ خۆیان نەبووە واللهی لەبەرەوەی بووە کە باعتیبار زوڵم و غەدر ئەو شتانە نەمینێ باعتیبار حەق سەرکەوێ و ناحەق ژێرکەوێ ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل کابرایەکی عالم و تەقی بردیان چەندە زەلدەیان لێدا هەموو قەلبیان خوێناوی کە لەسەر چی بوو لەسەرەوەی بە باعتیبار قسەی حەقی گوت نەبووە پینەکەر و ماستاوچی دەسەڵاتدار ئەگەنا بە دوو کەلیمە بیگوت با قسەکەتان تەواوە یان هەر مووقیفی نەبا بیگوت با نەحەقنینە نەگوە نەحەقنا بێدەنج با لە بۆی دەسۆسەری بەڵام نەیکرد کە کۆت و زنجیرەوە زۆر تریش ئەعدام کردن وهكذا وهكذاش بەڵام ئەمە دەرێن کاکە کلای خۆی بگرەبانە بە وەڵا ئەمە ئەوە لە علاقەی بەمدانە دەرێن ئیمامی عەلی دەرێ یان گوتراوە مروا بالمعروف وانهوا عن المنكر فإن الأمر بالمعروف والنهي عن المنكر لا يقرب أجلا ولا يقطع رزقا هيك زول كذا والله من أنا كشم دبري ودمرم دوال لبرسن والله وانية والله ده فرمي أمر بكم بتساكا ريقريب كان لخرافة سونك أمر كردن بتساكا ونهي كردن لخرافة نا رزق ده قطع دكاو نا أزرج نزيق دكاتوا أو أنا بدأ صخاي جورنا لفرميدش ترى بيغمري خاي جورا هوشیار من دەکاتەوە دەماترسێنە و ئاگادار من دەکاتەوە تحذير من دەکات دەفەرمێ لتأمرن بالمعروف أو لتنهون عن المنكر أو ليسلطن الله عليكم شراركم فيعدوا خياركم فلا يستجاب له دەفەرمێ والله أي مسلمان ئەگەر ئێوە ئەمر نەکەن بە چاکە وەڕێگری نەکەن لە خراپە والله خوای گەورە پیا و خراپەکانتان مسەڵەتی سەرتان دەکا دەسەڵەت دەبێت سەرتان دەتان چەوسێنەوە و ئێش و ئازار و شکنجەتان دەدەن پیاوچاکانشتان دوعا دەکەن خوای گەورە دوعایەوەنش قبول ناکە بەڵێ ئەو واقعەکەش دەبینین بالفعل ئەو شتانە لە بەرچاوانە بەڵێ مامۆستا قەولێکی عەبدوڵای کوڕی مەسعودەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە دەفەرمێ سوێندم بەو کەسەی گیانی منی بەدەستە ئەگەر 70 ساڵ لە نێو مزگەوتەکەی پێغەمبەری خوا و مزگەوتی حەرامدا عیبادەت بکەی ڕۆژی قیامەت لەگەڵ ئەو کەسەدا حەشرەکرێی کە خۆش دەبێ ئەمە خۆشویستنێکی ناخە ئەی چی بەو کەسانە ئەگوترێ کە چەپڵە بۆ ستەمکار لێ ئەدەن دەنگی پێ ئەدەن پیاوی بۆ ئۆکژن و قەیرانەکان بەسەر میلەتێکدا ئەهێن و میلەتێک ئەچەوسێنەوە ئەمەش هەر هاوشێوەی ستەمکار نییە ئەو کەسەی کە چەپڵە لێ دەرە دەنگ دەرە پیاوکوژە بۆ ستەمکار و بۆ دەسەڵات هەندێک کەس مەثەلەن قبولی نییە و قبول ناکە ئەگەر برێ فلانەکە زاڵمە ئەو لاولایە دلیل مبینە کا زالمە کا چ زولمی کرد لە زالم نییە بەڵام خۆ هەندە شتەنە حکمی خوای لە سەریان دەچەسپێ یعنی کە زالمن مەثەلەن ئایا کوشتن بە نەحەق زوڵم نییە ئەگەر کوشتن بە نەحەق زوڵم نەبی ئەدی چی زوڵمە ئەدی
يعني برسیکردنی خەڵکان ئەگەر زوڵم نەبی چی زوڵمە ئەو بە ملیارات و تلیارات لەو وڵاتە دێ و دەڕوات و ئەولا یعنی دەخورێ ئەدی لۆ مندار شیرینیە ئەدی لۆ مەتەناولانێ ئەدی ئەوە زوڵم نەبی چی زوڵمە تێگەشتی ئەدی کابراک زوڵمی لە دەکرێت حەقی لە بۆ وەرنەژیرێتەوە ئەدی زوڵم کووە تێگەشتی قورآنێکی پیرۆز کە فەرمودەی خوای گەورەیە بەرنامەی ژیانە خوای گەورە عەهد و وعدا دەفەرمێ فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا خوای گەورە وعدی دەفەرمێ هەر کەسێک دەستگیر بێ بە بەرنامەکەم کە قورآن و ئیسلامە شنکەوتی بێ قەت ژیانی تاڵ نابێ و هەروەها سەواشە نابێ و یعنی گومڕا نابێ ئەمە دەرێن وەڵا خوای ئیتر لە یتو باشترە و دیموکراسی لە یتو باشترە ئەو عولەمە باشترە ئەوە فلان باشترە هەزار یەکمان ئەدی وەچی و زوڵم نییە خوا دەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون بەڵکو فأولئك هم الكافرون ئەدی وە خوا دەفەرمێ زوڵم ئەدی ئەگەر ئەوانە زوڵم نەبێ دی چی زوڵمە یعنی دەست درێژەکردنە سەر مامۆستای مندیلسپی تدەگەی چی کردیە چی کوشتیە مخدراتی هینایە ئەو لە ئەولای کرد لەسەر چی دەکوشتێ لەسەر چییانە دەکرێ مزگەوت چییان دەکرێت ئیتر بڕۆ دوێ خۆ نابڕێنەوە ئەگەر ئەمەە زوڵم نەبێت خوای گەورە دەفەرمێ ئەلا لعنة الله على الظالمين ئەو یەک لە پاشان دەفەرمێتە مسلمانان ولا تركنوا إلا الذين ظلموا فتمسكم النار نەکەن ئێوە لایەنگیری زاڵم بن نەک بەدەست نەک بەهێز و توانە و خین و ماڵ و گیان نە بە قسەش بەڵکو بە دڵیش لەگەر زاڵمدا مەبە مەیلی دڵانت لە بۆ زاڵم نەبێ مەحەبەتیشت لە بۆی نەبێ بە قسەش تەئیدی مەکە پینە و پەڕۆی لە بۆ مەکە دەفەرمێ ئەگەر وا بکەن ئاگر دەتانگرتەوە یان ئەوگەش دەبنا ئەگەر زاڵم و یان یارمەتیدەری زاڵم دەبن دار و دەستەی زاڵم بڕبڕە پشتی زاڵم ئەوە زۆر گەورەیە یعنی نەنێ کەلیمەکە لە پێغەمبەری خوا دەفەرمێ کابراەک لە مەجلیسێکدا دەنیشی قسەیەک دەکا خوای گەورە پێخۆش نییە بەڵام بەخۆشی لە لای ئەوەندە مهم نییە بەڵام دەفەرمێ وەڵڵا لەسەر ئەو کەلیمەیە 70 ساڵ لە جەهەنەم دەسووتێ وإن المرء ليتكلم بكلمة في سخط الله لا يلقي لها بالا فيهوي بها في جهنم 70 خريفا لەسەر کەلیمەیەک چکە ناڕەوایە ناحەقە ئیتر لەوانەیە پاڵپشتی لە زاڵمەک دەکا دیفاع لە زاڵمەک دەکا دەگەی پاکسازی لە زاڵمەک دەکا لە تاوانێک دەکا زۆر باش مامۆستاگیان ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل وش گوتمان بەنکرا و سزن بوو دەرگاوانی سزن گوتی سڵتە و دەسەڵاتدار ئەتووی سزن کردیە ئەمنیش دەرگاوانی سزنم ئەمن یارمەتی دەری زاڵمم گوتی نەوەڵا ژنەکەت کەنان لە بۆ دەکا یارمەتی دەری زاڵمە یانێت وەر زاڵمی لە بەرەنە پێویستە و حقەتانە بزانین خۆمان لێ ینی بەرنامەکەم تەواو بوو مسپاسی بەڕێستەکەم و خوای گەورە پاداشتی بە خێر داتەوە طبعا ئەوزە زۆڵم زۆرە زاڵمانی زۆرن یەک لە لەوانەی کە زاڵمن دام و دەستگاکی زۆر زاڵم و بەڵکو تاوانباریش و فاسید و مفسیدیش ڕاگەیەنەکانن کەناڵەکانن ئەمە کوردەواری باوەپیران ڕەحمەت خوانم گوتیان ئەگەر گوڵنی دڕچیش مەبە ئەگەر قسەی چاک ناکەی شتی باش پیشان نادەی شتی باش فێری خەڵکان نەکەی بۆگەنیش مەکە ئەتوو بە خۆت بۆگەن بووی ئیتر بۆگەن مەکە بەڵام بۆگەنە بوونە بۆگەنی کەرژ واتە فاسد مفسد تەماشاکە 50 پاشەوەی ملەتی کورد ئەوەی پێکرا لە ئیعدام و لە کەنفال و لە چیمیا باران و لە بین و بدی ئەولا ئێستاکە بەعتیبار بووینە سڵتەک و دەسەڵاتداری خۆمان و نیمچە وڵاتی خۆمان تەماشا ڕاگەیانەکان کەن تەماشێن چی دەکەن یانی باس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاس بۆ لەبەرانێ بە هەمان دەڵێم خۆمان بپارێزین نەزاڵمین نەیارمەتیدەری زاڵم بین و بەڵکو خوای گەورە سوودر سەلامەتمان زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە عەزیزیش کە بینەرمامون تا بە یەکەشتەمێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ